بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، خۆش جارێکی تر بە ئێوەی پێشکەشکردنی خولی چلینەی قورئانی کە تایبەتە بەو فرمودانەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە کۆکراوەتەوە لە پەرتووکی الأربعون القورئانیە. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار وانەی پێنجەمە کە تایبەتە بە بەندی سێیەم لە پەرتووکەکە دەربارەی ئەو فرمودانەی هاتوون دەربارەی فەزڵی لەبەرکردنی قورئانی پیرۆز و پاداشتی خاوەنەکەی. دەچینە خزمەت فرمودەی 21ەم. چاکترین و باشترین ئەم ئومەتە ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێ و خەڵکیشی لێ فێر دەکات. عن أبي عبد الرحمن السلمي عن عثمان بن عفان رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: خيركم من تعلم القرآن وعلمه، رواه البخاري. وفي رواية عن عثمان بن عفان رضي الله عنه قال: قال النبي صلى الله عليه وسلم: إن أفضلكم من تعلم القرآن وعلمه، رواه البخاري والترمذي. خۆشەویستان، ئەم فرمودەیەکی زۆر گەورەیە. ئەگەر ئێمە ورد ببینەوە لێی فەوائیدی زۆر تایە. عەبدوڕەحمانی سولەمی دەیگێڕێتەوە لە عوسمانەوە کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی: خەیڕکم من تعلم القورآن وعلمه. چاکترینتان و ئەفزەڵترینتان ئەو کەسەیە کەوا قورئان فێر دەبێ، پاش ئەوەی کەوا فێر بوو هەڵدەستێت بە فێرکردنی خەڵک. عەبدوڕەحمانی سولەمی ئەڵێ من کە گوێم لەو فەرمودەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم وای لێ کردم لە مزگەوتی کوفە زیاتر لە 30 ساڵ بمێنمەوە ئەو فەرمودەیە جێبەجێ بکەم، چونکە خۆی عالم بوو بە قورئان، پاشان دانش لە مزگەوت خەڵکی فێر دەکرد، منداڵی خەڵکی فێر دەکرد. چونکە ئازیزانم، زانستی قورئان، علومی قورئان باشترین علومەکە ئینسانی موسڵمان خۆی مەشغوڵ کا پێیەوە. اینجا بۆ فێربوونیش فێربوونی لەفزیمان هەیە و فێربوونی معنەویشمان هەیە. واتای فێربوونی لەفزی ئەوەتانێکەوە تۆ هەوڵ بدەیت قورئانی پیرۆز لەبەر بکەی، اینجا ئەحکامەکانی تەجوید بزانیت بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک. اینجا دوای ئەوە ئەچیت بۆ تەعەلومی معنەوی، فێربوونی معنەوی، واتە فێری تەفسیری قورئان ببی، فێری ئەحکامەکانی قورئان ببی، فێری ئەو ئایەتانە ببی کەوا دەربارەی بیڕووباوەڕە، دەربارەی جیهادە لە پێناوی خوای پەروەردگارە، دەربارەی معامەلاتە، دەربارەی هەموو ئوموری ژیانە. اینجا بۆیە کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە دەفەرمێت چاکترین و باشترین و ئەفزەڵترینتان ئەو کەسەیە کەوا فێری علومی قورئان ببێ. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. بۆیە ئێمە ئەگەر ئێستاش بڵێن کات ڕۆشتووە، نەخێر کات نەڕۆشتووە، بەرنامە و پلانێک دانین بۆ ئەوەی قورئان لەبەر بکەین، ڕۆژی 1 ئایەت لەبەر بکەین، ئەوە تا ئاخر کۆتایی تەمەنمان بزانە چەندها ئایەت لەبەر دەکەین. ئەنجا گەنجی وا هەیە یان منداڵی وا هەیە کە بەرنامەی بۆ دانراوە، سوپاس بۆ خوا توانوێتی لە ماوەیەکی کەمدا قورئانی پیرۆز لەبەر بکە. پاش ئەوەی کەوا قورئانی پیرۆزی لەبەر کرد،
هەوڵ بدا فێری ئەحکامەکانی بێ، بە جوانترین شێوە قورئانەکە بخوێنێتەوە، پاشان هەوڵ بدات کەوا پێی دەوترێت نەفعی متعەدی، واتە سوود بگێنێ بە غەیری خۆی. ئێمە هەندێک عیبادەت و کار هەیە سوودی بۆ شەخصی خۆمانە، بۆ تاکە، قاسرە لەسەر ئەو تاکە، بەڵام ئەو کارە، ئەو ئیشە، ئەو عیلمەیە کەوا بیگەێنی بە خەڵکی تر و خەڵکی تر سوودی لێ ببینێ، ئەوە باشترین و چاکترین ئیش و کارە. اینجا بۆیە خۆشەویستانم بتوانین پلانێکی باش دانین بۆ خۆمان، بۆ خێزانمان، بۆ منداڵمان، کەوا فێری قورئان ببین و بتوانین خەڵکیش فێری قورئان بکەین. ئەگەر ئەوەشمان نەتوانی، ئەگەر خوای پەروەردگار پارە و پوڵی پێمان بەخشیوە، سەروەت و سامانێکمان هەیە، با بتوانین دەعم و یارمەتی ئەو شوێنانە بکەین کەوا هەڵەسن بەو ئیشە. لە جیاتی تۆ ئەو ئیشە دەکەن کەوا منداڵەکەت فێری قورئان دەکەن، فێری ئاداب دەکەن، فێری ئەخلاقی قورئان و سنەتەکانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. دەعمیان بکە، یارمەتیان بدە، کاریان بۆ ئاسان بکە، ئەوە تۆش ئەچیتە ناو ئەو خەیریەوە بە ئیزنی خوای پەروەردگار. اینجا بۆیە هەوڵ بدەین ئینشاء الله تعالی کەوا خۆمان لە خۆمانەوە دەستی پێ بکەین و هەروەها دەور و پشتمانیش ئاگادار بکەینەوە و لەو خێرە بێبەشی نەکەین. دەچینە خزمەت فەرمودەی 22ەم، بەرزبوونەوەی ئەهلی قورئان ئەگەرچی کۆیلەش بوو. عن نافع بن عبد الحارث رضي الله عنه أنه لقي عمر بن الخطاب رضي الله عنه بعسفان، وكان عمر استعمله على مكة، فقال له عمر: من استخلفت على أهل الوادي؟ قال: استخلفت عليهم ابن أبزة. فقال: وما ابن أبزة؟ فقال: رجل من موالينا. فقال عمر: استخلفت عليهم مولى؟ فقال: إنه قارئ لكتاب الله، عالم بالفرائض، قاض. فقال عمر: أما إن نبيكم صلى الله عليه وسلم قد قال: إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. رواه مسلم وأحمد واللفظ لأحمد. خۆشەویستان، نافعی کوڕی عەبدولحارث ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەگێڕێتەوە کەوا گەشتووە بە عومەری کوڕی خەتاب ئەمیری موسڵمانان لە عوسفان. عوسفان جێگایەکە 80 کیلۆمەتر لە مەکە دوورە، لە نێوان مەدینە و مەکەیە. وا دیارە عومەری کوڕی خەتاب لە مەدینەوە ویستوێتی سەردانی مەکە بکە. اینجا نافعیش بۆ ئەوەی ڕێز لە ئیمام و پێشەوای ئیمانداران بگرێت، ڕۆشتۆ بۆ پێشوازی بۆ ئەو جێگایە کە ناوی عوسفانە. لەوێ عومەر ڕووەکاتە نافع کەوا ئەمیری مەکە بووە، دەڵێ چی دەکەی لێرە و کێت بەجێشتووە لە جێگای خۆت کەوا سەرپەرشتی ئوموری شاری مەکە بکە؟ مەبەست لە ئەهلی وادی واتە مەکەی پیرۆز. لە وەڵامدا دەڵێت: قال: استخلفت عليهم ابن أبزة. ابن أبزة ناوی عەبدڕەحمانە. ئەم عەبدڕەحمانە یەکێک لە کارگوزارانی نافع بووە، لە خزمەت نافعە بووە، بەڵام ئەم پیاوە کەوا کۆیلە بووە لای نافع، اینجا لە زمانی عەرەبەی شامەولا بەوەش دەکرێت کەوا ئازاد کراوە، لە لای نافع ئیشی کردووە، بەڵام هەندێک صفاتی هەبووە کەوا شایستە بووە بۆ ئەوەی لە سەر شاری مەکە داینات و سەرپەرشتی ئوموری ئیداری ئەهلی مەکە بکات. با بزانین خۆشەویستانم ئەم شتانە چی بوونە، ئەم صفاتانە چین کەوا وای کردووە لە ئیبن ئەبزە بتوانێت کەوا ببێتە شوێن متمانەی نافع کە لە کارێکی ئاوادا بەکاری بێنێت. دەڵێت: إنه قارئ لكتاب الله، واتى حافظ لكتاب الله،
یەکێکە لەوانەی کەوا قورئان خوێن و حافظی قورئانی پیرۆزە. اینجا ئەمەش یەکێکە لەو خەسڵەتانی کەوا ئینسان پێش دەخات، چونکە لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەفزەڵیەتی هەیە، کارێکی زۆر گەورەیە، بۆیە سەیرەکەی لە کاتی بەرنوێژیشە سنەت وایە کە ئەو کەسەی زیاتر قورئانی لەبەرە ئەو بەرنوێژی بکات بۆ مسلمانان. صفەتی دووەمی عالم بالفرائض، واتە زانایە بە ئەحکامەکانی فقه بەتایبەت لە ئەحکامی فەرائضە. صفەتی سێمی دادوەرە، قاضیە. ئەم سێ صفەتە وای کرد کەوا نافع ئبن ئەبزا بەکار بێنێت لەسەر شاری مەککە بۆ ئەوەی ئوموری مسلمانان بەڕێوە ببات. بزانین ئیمامی مسلمانان و پێشەوای ئیمانداران چی دەفەرمێت کە عومەری کوڕی خەتابە خوا ڕازی بێت، دەفەرمێت ئەمە ئین نەبیەکم صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی واتە قورئان خوا پەروەردگار قەومێک کەسێک بەرز دەکاتەوە بەهۆی ئەم قورئانەوە ويضع به آخرين إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. ئەلەم فەرموودە شرینەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەومان بۆ دەردەکەوێ کەوا ئەوەی قورئانی لەبەرە، ئەوەی شارەزایە بە کتابەکەی رب العالمین بە کەلامی خوای پەروەردگار، ئەوە دەخرێتە پێشەوە، خوای پەروەردگار مەکانەی پێ ئەبەخشێت، ڕێزی لێ ئەگرێت، ئەفضەڵیەتی بەسەر خەڵکی ترەوە. اینجا بۆیە ئەم قورئانە پیرۆزەی کەوا لە بەردەستمانە کە لەلایەن خوای پەروەردگارەوە دابەزیوە بۆ سەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە مەنهەجی حەیاتە، کە هەموو شتێکی ئەوە دەبێتە مایی کە ئینسانی مسلمان بەرز بکاتەوە. هەر کەسێک پابند بێ بە قورئانی پیرۆزەوە، هەر کەسێک قورئانی پیرۆز لەبەر بکە، ئەحکامەکانی جێبەجێ بکە، ئەوە خوای پەروەردگار پلە بەرزی دەکات، وای لێ دەکات کەوا ڕێزی لێ بگیرێت. اینجا ئەو کەسانشی کەوا ئیضاعی قورئانی پیرۆز دەکەن، پشت ئەکەن لە قورئانی پیرۆز، گاڵتە بە قورئانی پیرۆز دەکەن، ئەحکامەکانی قورئانی پیرۆز جێبەجێ ناکەن، ئەوانش خوای پەروەردگار وایان لێ دەکات کەوا نزم ببنەوە، کەوا بێڕێز ببن، چونکە خوای پەروەردگارە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. يعني ئەو کەسەی کەوا پشت بکات خوای پەروەردگار کەوا قورئانی پیرۆزە، ئەوە خوای ژیانێکی ناخۆش و ژیانێکی سەختی پێ ئەبەخشێت، ژیانێکی تاریکی پێ ئەبەخشێت، هەستیش بکاکەوە لە ڕۆشناییە، لە ڕۆژی قیامەت بەسەر و نەگبەتی و سزای سەختی چاوەڕێی دەکات، خوا پەنامان بدات. جا بۆیە خۆشەویستانم ئێمە گرنگەکەوە زیاتر گرنگی بدەین بە قورئانی پیرۆز، زیاتر هەوڵ بدەین کەوا شارەزابین لە قورئانی پیرۆز، بەرنامە و پلانمان هەبێ بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز، بۆ ئەوەی ئەو ئەفزەڵەتیەمان دەستکەوێ، خوای پەروەردگار بەهۆی ئەو قورئانەوە ئێمە بەرز بکاتەوە و خوای پەروەردگار وامان لێ بکاکەوە ببینە پێشەوای مرۆڤایەتی بەهۆی ئەو قورئانەوە. بۆیە خۆشەویستانم هەر ئەو قورئانەیە وا ئەکاتکەوە ئینسانی مسلمان لە دنیادا پلە بەرز بێ، خاوەن مەکانەت بێ، و هەر بەهۆی ئەو قورئانەشەوە خوای گەورە واکات لە ئەقوامێک، لە خەڵکێک، لە کەسێک کەوا پابند نییە بەو قورئانەوە، خوای گەورە ژێری بخات و لە ڕۆژی قیامەتیشا خوا پەنامامدا سزاکی گەورە چاوەڕوانی دەکات. دەچینە خزمەت فەرموودەی 23 ئەهلی قورئان دۆستانی خوا و کەسانی تایبەت بە ئەون. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم
إن لله أهلين من الناس. قالوا من هم يا رسول الله؟ قال أهل القرآن هم أهل الله وخاصته. رواه أحمد والنسائي وصححه الألباني. خۆشەویستانم، ئەم فرمودەیەکی زۆر خۆشەویستە لەبەر ئەوەی باسی ئەهلی قورئان دەکات. ئەنەس ئەیگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فرموویەتی: إن لله أهلين من الناس. واتە لەناو ئەو خەڵکانێک هەن، کەسانێک هەن کەوا دۆستی خوای پەروەردگارن، ئەولیای خوای پەروەردگارن، تایبەتن بە ئەوە. خۆشەویستانم، با بزانین ئەو کەسانە کێن بۆ ئەوەی ئێمەش هەوڵ بدەین لەو جۆرە کەسانە بین. خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆی ڕەحممان پێ بکا و بمان کاتە ئەو جۆرە کەسانە. پرسیارەکەن لە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم: قالوا من هم يا رسول الله؟ قال پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ: ئەهلی قورئان دۆستانی خوای پەروەردگار بریتین لەو کەسانەی کەوا ئەهلی قورئانن. ئەهل القورئان هم أهل الله وخاصته. ئەوانەی کەوا هاوڕێی قورئانن، خاوەنی قورئانن، دۆستی قورئانن، ژیان لەگەڵ قورئانە بەسەر دەبەن، ئەمانە دۆستانی خوای پەروەردگارن. ئەمانە خەڵکانێکن خوای پەروەردگار تایبەتمەندی پێبەخشیون. خوای پەروەردگار لەو کەسانەیان ئەژمێرێکەوە ئەولیای خوای پەروەردگار، ئەولیای خوای پەروەردگارن. اینجا بۆیە ئەمە ئیضافەیەکە کە ئەڵێ ئەهل الله وخاصته. بۆیە خۆشەویستانم، ئەهلی قورئان مەکانەتێکی زۆر گەورەیان هەیە لای خوای پەروەردگار. با ئێمەش لەو کەسانە بین کەوا ژیان لەگەڵ قورئانە ببین بەسەر، قورئانی پیرۆز جێبەجێ بکەین، هەتا ئەو شەرەفە گەورە بەدەست بێنین کەوا ببینە دۆستانی خوای پەروەردگار و کەسانی تایبەت بە ئەو. ئەوە فرمودەیەکی زۆر گەورەیە، فەوائیدی زۆر تیاوە کەوا خەڵکەکە لە لای خوای پەروەردگار پێوەر ئەوەیە کە چەندێک لە خوای پەروەردگار نزیک دەبنەوە، چەندێک کەلامی خوای پەروەردگار دەخوێننەوە و لەبەری دەکەن و جێبەجێی دەکەن. ئەوە دەگەێنێت کەوا ئینسانی موسڵمان ئەبێت هەوڵی دائیمەن گەورەترین شت بدات، دائیمەن نزیک ببێتەوە لە خوای پەروەردگار. ئەو فەرمودەیە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کەوا ئێمە ئەبێ هەوڵی ئیشی چاکە بدەین، چونکە بە ئەعمالەکانمان لە خوای پەروەردگارەوە نزیک دەبینەوە. لە فەرمودەی یەکەمدا ئەوەمان ڕوون کردەوە کەوا بەهۆی سەروەت و سامانەوە، یان بەهۆی تیرە و هۆز و قەومەوە، یان بەهۆی دەسەڵاتەوە ئەو شتانە سوودی نابێ بۆمان ئەگەر ئێمە کردەوەی چاکمان نەکردبێت. پێوەرەکە کردەوەی چاکە، پێوەرەکە تەقوای خوای پەروەردگارە. یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. خوای پەروەردگار وامان لێ بکە لەو متەقیانە بینکەوە ئەوامرەکانی خوای پەروەردگار جێبەجێ دەکەین و دووریش دەکەینەوە لەو قەدەغانەی کەوا خوای پەروەردگار نەهی لێ کردووە و ئاگاداری کردوونێتەوە. خۆشەویستانم، دەچینە خزمەت فرمودەی 24م، فەزلی هاوڵی قورئان كاتيك دچيتا بهشتوا. عن عبد الله بن عمرو رضي الله عنه قال:
قال رسول الله صلى الله عليه وسلم: يقال لصاحب القرآن: اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا، فإن منزلك عند آخر آية تقرأها. هذا الحديث أخرجه أبو داود بهذا اللفظ، ورواه أيضا أحمد والترمذي والنسائي، وقال أبو عيسى: هذا حديث حسن صحيح، وصححه الألباني. عبد الله كري عمر رضا رحمتي خوای لێ بێ دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی: يقال لصاحب القرآن. الله أكبر. ئەم فەرمودانە هەمووی هانمان دەدات کەوا ببینە صاحبی قورئان، خاوەنی قورئان، هاوڕێی قورئان. لە ڕۆژی قیامەتە چی پێوترێت صاحبی قورئان؟ پێی دەوترێت: اقرأ وارتقي ورتل. ئەم وشانەی پێوترێت لە بەهەشتا: بخوێنەوە، بەرز ببەوە، بەوردی قورئان بخوێنەوە. كما كنت ترتل في الدنيا. هەر چۆن لە دنیادا بەوردی و بەجوانی بە تێڕامان لە قورئانی پیرۆز قورئانت دەخوێندەوە، فإن منزلك عند آخر آية تقرأها. ئەمەش ئەومان بۆ دەردەخات کەوا لە بەهەشتا پلە هەیە. تۆ لەگەڵ آخر ئاەت کەوا دەیخوێنیتەوە پلە و منزل و ماڵت کە لە بەهەشتە بەقەدەر ئەو ئاەتانەیە کەوا دەیخوێنیتەوە. ئازیزانم، ئەگەر تەماشای ئەو فەرمودەیە بکەین، ڕەبتێک هەیە، پەیوەندیەک هەیە لە نێوان ئیشی دنیا و ئیشی قیامەت کە هەمووی پاداشتە. چونکە لە قیامەتە لە بەهەشتا هیچ ئیشێک نییە. ئەبێ لە دنیا ئێمە هەوڵی خۆمان بدەین، لە دنیادا ئەبێ ئێمە کۆششی خۆمان بدەین، لە دنیادا ئێمە کاری چاکە ئەنجام بدەین. یەکێک لە کارە باشەکان کەوا لە فەرمودەکە بۆمان ڕوون دەکاتەوە ئەوەیە: اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا. هەر چۆن قورئانت دەخوێندەوە لە دنیا، بەو شێوەش قورئان بخوێنەوە و پلەت بەرز دەبێتەوە، پلە پلە هەتا آخر ئاەت کەوا دەیخوێنیتەوە. اینجا بۆیە ئازیزانم، لەو فەرمودەیەوەمان بۆ دەردەکەوێتەوە ئەو شتانە، ئەو ئەجر و پاداشانە بۆ صاحبی قورئانە، بۆ ئەو کەسەیەکەوە شەو و ڕۆژ هەوڵ دەدات قورئان بخوێنێتەوە و قورئان جێبەجێ بکات. بۆ ئەوەی ئێمەش لەو کەسە نەبین، با هەوڵی خۆمان بدەین لەم دنیا بۆ ئەوەی ئەجر و پاداشەکەمان لە ڕۆژی قیامەتە ببینەوە. دەچینە خزمەت فەرمودەی 25. فەزلی ئەو کەسەی قورئانی لەبەرە و ئەو ئەجر و پاداشتە گەورانەی کە بۆی هەیە. عن بريدة رضي الله عنه قال: كنت جالسا عند النبي صلى الله عليه وسلم فسمعته يقول: وإن القرآن يأتي صاحبه يوم القيامة حين ينشق عنه قبره كالرجل الشاحب، فيقول له: هل تعرفني؟ فيقول: ما أعرفك. فيقول: أنا صاحبك القرآن الذي أظمأتك بالهواجر وأسهرت ليلك، وإن كل تاجر من وراء تجارتي، وإنك اليوم من وراء كل تجارة. فيعطى الملك بيمينه والخلد بشماله، ويوضع على رأسه تاج الوقار، ويكسى والداه حلتين لا يقوم لهما أهل الدنيا، فيقولان: بم كسينا هذا؟ فيقال لهما: بأخذ ولدكما القرآن. ثم يقال:
اقرأ واصعد في درج الجنة وغرفها، فهو في صعود ما دام يقرأ هذا كان أو ترتيلا. رواه أحمد. أم فرموديا بريدة جريته وابمان كذا فرميت كنت جالسا عند النبي صلى الله عليه وسلم. خوشترين مجلس أو مجلسيك ولتنشتي بيغمر صلى الله عليه وسلم دابنشيد داواکارین لە خوای پەروەردگار لە بەهەشتا کۆمام کاتەوە لەگەڵ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. دەڵێ بوڕەیدە دەڵێت بیستم پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی وإن القرآن يأتي صاحبه يوم القيامة. لێرەش لەم فەرمودەیەش باسی صاحبی قورئان دەکات. قورئان دێت بۆ لای کێ؟ بۆ لای ئەو کەسەی کەوا لە دنیادا بۆتە هاوڵی. لە ڕۆژی قیامەتا دێت حين ينشق عنه قبره كالرجل الشاحب. يعني بە شێوەی پیاوێک دێت کەوا زۆر ماندووە، بە هاوڵەکەی دەڵێت هل تعرفني؟ ئایا دەمناسیتەوە؟ فيقول ما أعرفك. منش لە وەڵام داڵێ نەخێر من تۆ ناناسمەوە. فيقول أنا صاحبك القرآن، من هاوڵەکەتم قورئان الذي أظمأتك بالهواجر وأسهرت ليلك. واتا وام لێ کردی لە ڕۆژە ماندوود بکەم و هەروەها لە شەویشە شەو نخوونیت پێ بکەم. واتا ئەم پیاوە کە قورئان بۆتە هاوڵی شەو ڕۆژ خەریکی قورئان خوێندنەوە بووە، خەریکی لەبەرکردنی قورئان بووە، خەریکی تەطبیقکردنی قورئان بووە، ئاەتەکانی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە، خەریکی تەفسیر بووە، خەریکی ئەو ئاەتانە بووە کەوا سوودی هەبێ بۆ خەڵک بانگەواز بکات. جا بۆیە خۆشەویستانم علومی قورئان زۆر زۆرە. یعنی تۆ ئەگەر هات و باسی ئەو ئاەتانەی کە تایبەتن بە بیر و باوەڕ و تەوحید و عەقیدەوە ئەوە تۆ خەریکی بڵاوکردنەوەی ئەو ئاەتانە بی، تەفسیرکردنی ئەو ئاەتانە بی بۆ خەڵکی فێر بکەی، بەو شێوە تو ئەبیتە صاحبی قورئان، ئەبیتە هاوڵی قورئان. ئەنجا دەڵێ من وام پێکردی لە دنیادا، بە شەو ڕۆژ تۆ خەریکی من بووی. ئەمە قسەکانی قورئانە. وإن كل تاجر من وراء تجارته، همو تماشا بكين بازرگانێک دەکەوێتە شوێن بازرگانەکەی خۆی. وإنك اليوم من وراء كل تجارة فيعطى الملك بيمينه، سروة سامان دەدرێ بەدەستی ڕاستیەوە، والخلد بشماله، ومانەوەش لە بەهاشتا بەچی بەدەستی چەپیەوە. ويوضع على رأسه تاج الوقار، ئینجا دوایەوە تاجی ڕێزلێنان دەخرێتە سەری. ئەمە هەمووی تایبەتە بەخۆیەوە، موژدەیەک مزگێنیەک بۆ دایکان و باوکان گوێ بگرن. ويكسى والداه حلتين لا يقوم لهما أهل الدنيا. ئەو دایک و باوکە ڕێزیان لێ ئەگیرێت، دوو حولەی جوان، دوو دیاری جوانی پێ ئەدرێن، دا ئاپۆشرێن، لەبەر ئەکرێن. بۆ سەبەبەکە چییە؟ سەبەبەکە خۆیان پرسیار دەکەن، چونکە سەرسام دەبن، نازانن بۆچی ئاوا ڕێزیان لێ دەگیرێت. دەڵێن بیمە کوسیینە هذا، ئەمە لە بای چی؟ لە بەرامبەر چی؟ فيقال لهما پیان دەوترێت بەو دایک و باوکە بأخذ ولدكم القرآن، بەهۆی ئەوەی کە کوڕەکەتان قورئانی لەبەر کردووە. الله ئەکبەر. خۆشەویستانم، با هەوڵ بدەین کەوا خۆمان دڵی دایک و باوکانمان خۆشکەین، ببینە هۆکارێکەوە ڕۆژی قیامەت بەو شێوەیە ڕێزیان لێ بگیرێت. ئینجا دوای ئەوەش پەیامێکم بۆ دایک و باوکانە، هەوڵ بدەن کەوا مناڵەکانتان فێری قورئان بکەن، لە ماڵەوە فێری قورئانیان بکەن،
مەجلیسی ذیکرتان هەبێ لە ماڵەوە، ئەگەر پێتان نەکرا ئەوە سوپاس بۆ خوا لەو وڵاتەی خۆمان چەنەها دەستگا و چەنەها سەنتەر و چەنەها ڕێکخراو هەیە تایبەتن بە فێرکردنی قورئانی پیرۆز، بە فێرکردنی ئادابی جوان، ئەخلاقی جوان. منداڵەکانتان بنێرن بۆ ئەوێ، با ماندووش ببن، بە پارەی خۆتان یارمەتیان بدەن، بە سیارەی خۆتان بیان بن بۆ شوێنانە، با فێری قورئان ببن و لە ڕۆژی قیامەتیشە ئاوا ڕێستان لێ بگیرێ. واللهی خۆشەویستانم، لە دنیادا بەرەکەتەکەی دەبینن، لە دنیادا ئەو بەروبوومەی کەوا بەهۆی قورئانەوەیە، بەهۆی فێربوونی قورئانەوەیە کە لەو شوێنە پیرۆزانە کە مناڵەکانی ئێمە فێر دەکەن بەروبوومەکەی دەبێنن. بۆیە با دوعای خێریش بۆ ئەو کەسانە بکەین کەوا مناڵەکانمان فێری قورئان دەکەن، فێری ئەخلاقی جوانیان دەکەن، فێری ڕەوشتی بەرزیان دەکەن. ئەو شوێنانە شوێنێکن مبارەکن، دوعای خێران بۆ بکەن. ئەوەشی کەوا خوای پەروەردگار سەروەت و سامانی پێبەخشیوە با یارمەتی ئەو شوێنانە بدەن بۆ ئەوەی بەردەوام بن لە پێشکەشکردنی ئەو خزمەتە. واللهی خزمەتێکی زۆر گەورەیە بە دین و ژینی ئەو خەڵکە دەیکەن. اینجا دەگەڕێنەوە بۆ فەرمودەکە ثم يقال اقرأ واصعد في درج الجنة وغرفها. بخوێنە اینجا دوای ئەوە بەرز بەرەوە لە بەهەشتا. فهو في صعود ما دام يقرأ هذا، يعني بەبەردەوام بەرز دەبێتەوە مادام قورئان دەخوێنێ بە شێوازێکی پەلەکردن، يعني بە شێوازێکی تەرتیلێک بەڵام کەمێ پەلەی تێدایە. هەزن معنای هەزن بەو شێوەیە کانە ئەو تەرتیلەن یان بە لەسەرخۆیی دەیخوێنێت. اینجا ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە کەوا ئێمە بەردەوام بین لەسەر قورئان خوێندنەوە، بەردەوام بین لەسەر جێبەجێکردنی قورئانی پیرۆز. خۆشەویستانم، دەچینە خزمەت کۆتا فەرمودە لەم بەندە کە فەرمودەی 26ەمە، ڕێزگرتن لە ئەهلی قورئان و گەورە ڕاگرتن و حورمەتگرتنیان و دوورکەوتنەوە لە ئازاردانیان. عن أبي موسى الأشعري رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم وحامل القرآن غير الغالي فيه والجاف عنه وإكرام ذي السلطان المقسط. رواه أبو داود والبيهقي وحسنه الألباني. أبو موسى الأشعري رضا ورحمتي خوالي بي دفرميت بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرميتي إن من إجلال الله واتا لپای بڵندی و بەرزی و ڕێزگرتنی خوای گەورە ئەوەیە کە ڕێز بگیرێت لە موسڵمانێکی سەرسپی بە ساڵاچوو. ئەمە یەکەم کەسە کە ئەبێ ئێمە ڕێزیان لێ بگرین. ئەو کەسانە خوای پەروەردگار تەمەنی گەورە کردوون، مسلمانێکە سەری سپی بووە بە ساڵا چووە، ئەبێ ئێمە ڕێز لەو جۆرە کەسانە بگرین، هەر لە دایک و باوکانمانەوە دەستی پێ بکەین، ڕێزیان لێ بگرین، قەدر و مەکانەتیان بزانین. دووەم کەس کەوا جێی ڕێزلێنانە وحامل القورآن غير الغالي فيه والجاف عنه. ڕێز لەو کەسانەی کەوا هەڵگری قورئانن، ئەو کەسانەی کەوا لە دڵەکانیان قورئانی تێدایە، ئەو کەسانەی کەوا ڕەوشتەکانیان وەکو ڕەوشتی قورئانە، ئەبێ ئەو جۆرە کەسانە جێی ڕێز بن. و جۆری سێمیان وإكرام ذي السلطان المقسط، ئەو کەسەی کەوا دەسەڵاتێکی هەیە بەسەر خەڵکیەوە، پلە و پایەیەکی هەیە،
چێ حاکمی دەوڵەت بێ یان هەر شوێنێکەوە دەسەڵاتێکی تیا بێ، بەڵام بەو مەرجەی کەوا دادوەر بێت، کەوا عەدالەتی هەبێت، کەوا لەخوا بترسێت، ئەو کەسانە جێی ڕێزلێنانن. ئەگەر تۆ ئەتەوێ بڵندبەرزی و ڕێزگرتنی خوای گەورە بکەی، ئەوە ڕێز لەو سێ جۆرە کەسە بگرە. کەسی یەکەم کەوا بە ساڵا چووە، چ دایک و باوک دەبێت یان مرۆڤێکی پیر دەبێت، ئەبێ ئەوانە جێی ڕێز بن، نەکو هەندێک کەس کە دایک و باوکیان کە گەورەش دەبن کە بە خێوەیانی کردووە، پاداشتەکەیان بە شێوەیەک دەداتەوە، خوا پەنا بدات دەینێرێ بۆ خانووی بە سەڵا چوان. ئەوە کەی ڕێزگرتنە لە دایک و باوکت؟ بە خۆتا بچۆرەوە ئەو کەسەی کەوا تووشی ئەو تاوانە بووە. ڕێز لە دایک و باوکت بگرە، ڕێز لە پیاوی گەورە و ڕیشسپی با بگیرێت، چونکە ئەوانە ئەبێت ئینسانی موسڵمان ڕێز و تەقدیریان بگرێت، مەکانەتیان هەبێت، چونکە ئەوانە خاوەن خیبرەن، ئەوانە ئەبێت بە شێوازێک مامەڵەیان لەگەڵا بکرێتکەوە دڵیان ناسک بووە، دڵیان بدرێتەوە. وا سنفی دووەمیش ئەو کەسانەیەکەوە قورئانی پیرۆزیان لەبەرە، ئەو قورئانەیان هەڵگرتووە لە دڵیانە، ئەو قورئانەیان وا لێ کردووە بەرجەستە بێ لە لاشەیانە، ڕێدەکەن ئەڵەی قورئانە ڕێدەکەن، ئەخلاقیان ئەخلاقی قورئانە، ڕەوشتی بەرز و ئادابی قورئانیان لەگەڵ خۆیانە هێناوە، لە خۆیانە تەطبیقیان کردووە، جێبەجێی کردووە، پاشا لە ناو کۆمەڵگەش هەروەها دەبیندرێت ئەوەی کەوا پابەندە بە قورئانی پیرۆزەوە، چونکە لەخوا دەترسێت، چونکە هەڵسوکەوتەکانی وەکو هەڵسوکەوتی قورئانە. بۆیە ئەو کەسانە جێی ڕێزن، ئەبێ ڕێزیان لێ بگیرێ. هەروەها ئەو کەسەشی کەوا دەسەڵاتێکی هەیە، دادوەرە، کەوا لە ناو خەڵکیە بە عەدالەت ئیش دەکات، بە یەکسانی ئیش دەکات، زوڵم و ستەم ناکات لە خەڵک، ئەوانە جێی ڕێزلێنانن، ئەوانە ئەبێ دوعای خێریان بۆ بکرێت. بەڵام خوا پەنا بدا ئەگەر پێچەوانەکەی بوو، دەسەڵاتدارێک بوو کەوا زوڵم و ستەم بکە، دەسەڵاتدارێک بوو کەوا ببێتە هۆی مەینەتی و ناڕەحەتی بۆ ئەو کەسانی کەوا لە ژێردەستیان، ئەو هاوڵاتیانەی کەوا لە ژێردەستیان، ئەوە خوا پەنا بدات ئەو کەسانە نابنە جێی ڕێز. لای خوای پەروەردگاریش ڕێزدار نین، لای خەڵکیش نابێتە جێی ڕێز. ئەو کەسە ڕێزدارەکەوە لە خوای پەروەردگار بترسێت، ئەو کەسە ڕێزدارەکەوە حکمێکی عادلانە لە ناو خەڵکی بکات بۆ ئەوەی هەموو کەسێک مافی خۆی پێ بگات. بەڵێ خۆشەویستانم، ئەوە 6 فەرموودە بوو لەو بەندە خوێندمانەوە. داواکارم لە خوای پەروەردگار علمی نافعمان پێ بەخشێت، خوای گەورە دڵەکانمان ڕۆشنا بکاتەوە بە ئاتەکانی قورئانی پیرۆز، خوای گەورە وامان لێ بکات لە ڕۆژی قیامەتە لە بەهەشتە پێمان بوترێ اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا. خوای پەروەردگار قورئان بکاتە بەهاری دڵەکانمان، خوای پەروەردگار یارمەتیمان بدات، خوای گەورە داوای لێ دەکەین کەوا بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکات. داواکارین لە خوای پەروەردگار لە گوناحەکانمان خۆش بێ، لە گوناحی دایک و باوکمان خۆش بێ، لە گوناحی خێزانەکانمان خۆش بێ، لە گوناحی موسڵمانان خۆش بێ، لە گوناحی ئەو کەسانەی کەوا مافی بەسەرمانەوە خوای پەروەردگار لیان خۆش بێ، شیفای نەخۆشەکانمان بدا، وڵاتمان ئاوادان بکاتەوە بە نووری قورئان. خوای گەورە دەرگای خێرمان لێ بکاتەوە. داواکارین لە خوای پەروەردگار پاداشتی خێری ئەو کەسانش بنووسێتکەوە بوونە هۆی کردنەوەی ئەم خولە پیرۆزە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.